جێبەجێکردنی پلانەکانی ئەردۆغان لە عێراق دەبێتە ڕاستی؟ دەتوانرێت کۆپیەک لە پرۆژەکەی ئەردۆغان لە عێراق جێبەجێ بکرێت؟ ئەگەر سیستمی وڵات ببێتە سەرۆکایەتی چی چاوەڕوانی عێراق دەکات؟ کێن ئەوانەی دەیانەوێت سیستمی سیاسی عێراق بگۆڕن؟ مالکی بە خەونی سیستمی سەرۆکایەتیەوە دەگەڕێتەوە گۆڕەپانەکە. بارودۆخی عێراق لە هیچ ڕوویەکەوە بۆ عێراقیەکان مای دڵخۆشی نییە و وەک جەستەیەکی هیلاک و بریندار لە هەر لایەکە و هەڵی بگریت شی دەبێتەوە و هەڵدەوەرێت لە پەنای ئەم دۆخە لێکەڵوەشاوەدا بەشێک لە سەرکردە و هێزە سیاسیەکانی عێراق هەریەکە و لە پەنایەکەوە سەرقاڵی خۆ قایمکردن و دروستکردنی پەنایەکی سیاسی و ئابووری تۆکمەیە بۆ خۆی تا لەو ڕێگەیەوە پارچەیەک لە کێکی حکومڕانی وڵات بۆ خۆی بپچڕێت و لە کەنارەوە بیخوات. یەکێک لەو سەرکردە سیاسیانەی کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە خۆری بەختی هەڵهات نوری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا و سەرۆک وەزیرانی پێشووتری عێراقە. مالکی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا تا ئێستا لە بن ڕەشماڵی ناکۆکی و ئاڵۆزیەکانی عێراق سەرقاڵی خۆبەهێزکردن و تیارکردنی شەقامی شیعەیە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە شەقامی شیعە کۆنتڕۆڵ بکات تا ئەو خەونانەی لە مێشکیدایە جێبەجێیان بکات. لە ئێستادا مالکی بە بیرۆکە و خەونێکی جیاوازتر لە سەرکردە و هێزە سیاسیەکانی عێراق هاتۆتە پێشەوە. هەرچەندە ئەم بیرۆکەیە هی ئەو کاتەیە کە سەرۆک وەزیران بووە، بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا زۆر بەجددی پێداگری لەسەر خەونەکەی کردووە کە ئەویش گۆڕینی سیستمی سیاسی عێراقە لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی. ئێستاش لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە مانگی ئۆکتۆبەری ئەم ساڵ بەڕێوە بچێت، مالکی کار بۆ ئەوە دەکات ببێتە براوەی هەڵبژاردنەکە و لە ڕێگەی پێکێنانی زۆرینەیەکەوە کار بۆ چەسپاندنی ئەو بیرۆکە و خەونەی بکات. لە دوادیداری تەلەڤیزیۆنیدا مالکی بە ئاشکرا ئەوەی ڕاگەیان کێشەکانی عێراق زۆرتر و گەورەتر بوون و عێراق بووە بە فرەبڕیار و دەسەڵات کەس گوێ لە کەس ناگرێت. بۆیە بە بڕوای ئەو تاکە چارەسەری ئەم دۆخە سیستمی سەرۆکایەتیە کە سەرۆکێکی بەهێزی خاوەن بڕیار و دەسەڵاتدار عێراق بەڕێوە بەرێت. مالکی نایشارێتەوە کە ئەو هەر لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەڵگری ئەو بیرۆکەیە کە پێویستە سیستمی سیاسی بگۆڕێت بۆ سەرۆکایەتی. لە ئێستادا ئەمە تەنها بیرۆکەی مالکی و دەوڵەتی یاسانیە، بەڵکو بووە بە بەشێک لە داواکاری و بەرنامەی ئەو لایەنە شیعیانەی کە کۆنتڕۆڵی شەقامی شیعە و میلیشیا و گروپە چەکدارەکانیشیان لەدەستدایە. بەشێک لە لایەنە شیعەکان لەگەڵ سیستمی نیمچە سەرۆکایەتیدان و پێیان وایە کە ئیدی وڵات بە سیستمی پەرلەمانی ناڕوات بەڕێوە. بۆ مەبەستە دەوڵەتی یاسا با سەرۆکایەتی نوری مالکی و هاوپەیمانی فەتح با سەرۆکایەتی هادی عامری بەرگری لە سیستمی سەرۆکایەتی دەکەن و سایرون با سەرۆکایەتی مقتەدا سەدر و هاوپەیمانی نەسریش با سەرۆکایەتی حەیدەر عەبادی لەگەڵ سیستمی نیمچە سەرۆکایەتیدان. بەڵام ئەمار حەکیم و بەشێکی دیکە لە سەرکردە شیعەکان لەگەڵ سیستمی پەرلەمانیدان. مالکی پێی وایە با سیستمی سەرۆکایەتی دەتواندرێت عێراق لەم دۆخەی جێژاوەی ئێستا ڕزگار بکرێت و سنوورێک بۆ فرەبڕیاری و چەکداری و گروپگەرایی دابدرێت کە عێراق دەکاتەوە بە دەوڵەتێکی بەهێزی خاوەن بڕیار و سەروەری. مالکی وەک خۆی دەڵێت سیستمی سەرۆکایەتی دەتوانێت سنوورێک بۆ دەستێوەردانی وڵاتان لە کاروباری عێراق دابنێت و سەروەری و یەکێتی خاکەکەشی دەپارێزێت. لەگەڵەوەشدا پێی وایە سیستمی سەرۆکایەتی پێویستی بە سەرۆکێکی بەهێز و ئازا هەیە کە لەلایەن گەلەوە هەڵبژێردرابێت و توانای بڕیاردان و یەکلایکردنەوەی هاوکێشەکانی هەبێت. ئەم بیرۆکەی مالکی لەسەر ئاستی جیاوازدە عێراق ڕەخنەی لێدەگیرێت و ڕەت دەکرێتەوە و ئەمریکا و ئەوروپاش پشتیوانی وها پرۆژەیەک ناکەن. ئەوانەی بیرۆکەکەی مالکی ڕەتدەکەنەوە پێیان وایە عێراق وڵاتێکی فرەنەتەوە و فرەمەزهەبە و سیستمی سەرۆکایەتی دەبێتە هۆی زاڵکردنی نەتەوە و مەزهەبێک بەسەر نەتەوە و مەزهەبەکانی دیکەدا و هاوشێوەی ئێران سیستمەکە دەبێتە دەسەڵاتێکی شیعە. بۆیە بەرگری لەوە دەکەن کە سیستمی پەرلەمانی دەتوانێت هاوسەنگی لە نێوان پێکهاتەکاندا بپارێزێت و دەرگا لەسەر خۆسەپاندن و با شیعەکردنی عێراق بپارێزێت.
هاوکات پێشیان وایە کە مالکی ئەو شەڕە بۆ ئایندەی خۆی دەکات چونکە چەند ساڵێک کە ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی زۆرینەیەک لە پەرلەماندا مسۆگەر بکات و هاوشێوەی ڕەجەب تەیب ئەردۆغان خەونەکە بەدی بێنێت و لە پێناو خۆیدا سیستمی سیاسی بگۆڕێت ئەویش لەلایەن کورد و سوننە و زۆرینەی شیعەکانیش کەسایەتیەکی قبول کراو نییە. نووری مالکی کە ئەزمونێکی دوور و درێژی لە کاری سیاسیدا هەیە بەوە ناسراوە دیموکراتێتی تەوافقی و پشکێنەی تایفی و نەتەوەیی و سیاسی ڕەت دەکاتەوە. نمونەش بۆ سەردەمی حکومڕانیەکەی دەهێنرێتەوە کە چاودێران پێیان وایە لە سەردەمی حکومڕانی ئەو دابەشکاریە تەواو لاواز بوو بەڵام دوای ئەو بە هۆکار و پاساوی جۆرا و جۆر جارێکی دیکە پشکێنە لە سیستمی حکومڕانی عێراق دەستی پێکردەوە. عەدنان ئەبوو زەید توێژەر و نووسەری عێراقی کە یەکێکە لەو کەسایەتیانەی پشتیوانی لە بیرۆکەی گۆڕینی سیستمی سیاسی عێراق دەکات پێی وایە سیستمی پەرلەمانی بۆ وڵاتێکی دواکەوتووی نادیموکراتی و گەندەڵی وەکوی عێراق گونجاو نییە. بەڵکو عێراق پێویستی بە سیستمی سەرۆکایەتی و سەرۆکێکی بەهێز هەیە کە ئەو پێی وایە مالکی ئەو سەرۆکەیە کە عێراق چاوەڕوانی دەکات. لە بەرامبەردا تارق حەرب شارەزای یاسایی و سیاسی لە عێراق پێی وایە گۆڕینی سیستمی بەڕێوەبردننی وڵات لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی جگەلەوەی پرسێکی ئاڵۆز و کێشەدارە کە پێویستی بە هەموارکردنەوەی دەستورە هاوکات بۆ عێراق گونجاو نییە.